خەستەی دەردی گەرمام بە زستان دڵشکەستەی بەردی سەرمام بەڵا گەردانی باڵات بم ئەگەر چووم فیدای هیندووی خاڵت بم ئەگەر مام. هاوڕانی ئازیزم سلااوتان لەبێت من لەیلام بە پرۆگرامێکینەوە هاتوومەتە خزمەتان ئەم جاریش هاتووم بۆ یەکێکی تر لە گوندە جوانەکانی موکوریانی ڕەنگین. ئەم گوندە جوانەکە ئیبینن لە ڕێگای مەریوانایە بەڵام سەر بە شارە جوانەکەی سەقزە. ئەم گوندە کە ئەیبینن ناوی کەچەڵمەنگانە بەڵام بە لەهجەی خودی خەڵکەکە پێڵەن کەچەڵمیان. ئەم گوندە نزیک بە 60 ماڵ و 250 کەس دانیشتووی هەیە. با بڕۆین ناو گوندەکەەوە دانیشتوانی بناسین لەگەڵیان قسە بکەین. هاوڕێم بن. کوورێگیان سلام علیکم سەرچاوەکانم بەخێر دایکەکەم بە قوربانە بم خێر بینی باشیش خێر بێن بە قوربانم سەرچاوەکانم یاخوا بە قوربانە بم. چیەکێ خەریکی چی؟ وەڵا خەریکی کاسب و زەحمەتی دێهاتین و لە زووە خەرێکی دەوڵەتداری بووین و مەنگاداریمان بووە و دەرو دەشتم کردووە و نان و هەویرم کردووە و ئەیتر هەتای باشە لەشە ساغ بەخوا. ئێرە زۆرتر حیوانداریەکەن یان ئامەزرایان هەیە و باغیان هەیە و باخمان کەمترەوە لێتر موچە مەزرەمان هەیە کەشاوەرزیەکەین باغداریەکەی بۆ کەشاوەرزی باشە؟ بخوان نەوەڵا زۆر باش نییە نەوەڵا. زۆر دوورە مەزرەوشەکەتان یان نزیکی خۆتانە؟ وەڵا دووریشمان هەیە و نزیکیشمانەیە. زۆرتر چیتان هەیە لە ناو مەزرەکەتانە؟ گەنمە و جۆیە و نۆک و نیسک و ئاوا ناخێ. باشە یعنی ئێرە بارانی زۆر نییە؟ بەراوەڵا شکر بارانیشی هەیە. چۆنە زەمینەکەی زۆر باش نییە بۆ بخوا غەیری بە ئەم کووت و شتەنەوێ نەوەڵا هینێکی وای نییە. ئەلبەت هەر کەم دەرامەتە دیەکەی موچەوشتێکی وا زۆری نییە. ڕاستەکەی بازێ دێهات کە ئەڕۆی دەرامەدی زۆرە خاکەکەی حاصل خەیزە توزانم زۆریان هێوە لێ بازە دەهات لە نظری خاکوشتەوە کەمێک زعیفترن وە بەڵێرێ وەڵاوە هایە ئێرە. زۆرتر حیوانی وردیان هەیە یان چکۆلە؟ وەڵا وردیان هەیە یان گەورە؟ هەر مانگایشمان هەیە و حیوانە وردەشمان هەیە. زەحمەتی کامی زۆرترە؟ بڵایم حیوانە وردە زەحمەتی زۆرە. مانگاکە سوکترەوەنیەکە باشترارێ وەڵا. ئێوە مانگاتان هەیە یان حیوانی؟ مانگایشمانەیە و حیوانە وردەشمانەیە. شوانتان بۆ گرتووە ئەی با بۆ شوان نەبووەرە خۆمان بەخوا هەر ڕۆژێ 2 ماڵ 3 ماڵە چلێڵە ئایسەکانێ. ئێوە هەوارتان نییە نا؟ نەوەڵا نەوەڵایمە قەتیش قەدیم هەواروشتە نەچوو؟ هەوارمان هەر نەبووە نەوەڵاوە لێ ساڵان زووتر پەچەمان بوو ئەیان کردە پەچە شەو مەڕەکە ناهاتەوە شەو بەکێو بوو ئەینانەوەڵا هەوارمان نییە. ئەی پەچە چییە؟ پەچە ئاو زەمینێک والە بەرۆ بوو مەڕەکە شەو ئەچوو ئەویا شوان لەلایە خەوت بەیانی زوو ڕایەنەدا. ئەی باشە ئەمانەوە بۆ باغەکانتان بۆ مەزرەوشتەکەتان بەرازوشتەی لە نییە چون بڕێ دێهاتە ڕۆمەڵەن لە ترسی بەرازە هەر هیچ هەیەی ئێرەشەتی بەرێوەڵاکەوێتە وەختی نۆک و نیسکوشتە نائێڵن بەرێوەڵا زۆرە بەرازی زۆرە ئالە و چەمانە بەخصوص. کێت هەیە لە ماڵۆ یارمەتیت؟ وەڵا بووکمەیە بڵێ حەزیکالی ڕازی؟ ئایا وەڵا شکر باشی شەڕتان نەکردوە؟ نەوەڵا شکر شەڕمان نەبووە. یەک بووکتەیە یا زۆر؟ نەوەڵا تەنیا نەوەکەرێکی تۆمەیە. یەخواخوا حیفزیکای ئینشەڵڵا. ئەی کچتەیە؟ 3 کچیشمەیە شویان کردە. لەکوێ داتۆنە؟ وەڵایەکێکیان لە ناوشار و دوانیان لە خەیێرە. یعنی سەقز ناوشاروانی؟ بەڵێ بەرێوەڵا. بۆ دوور؟ یان دوورن؟ دەوەڵایتر چون کچ با لە لای دایکی بێ؟ دەیتر وەڵا ئەوەختە پێمان خۆش نەبووە گەرچنە نەچوون وەڵا. دێن سەردانتەیە؟ ئارێ وەڵا زوو دێن خوایان نێڕازی بێ یاخوا زوو دێنەوە سەرمانەوەن و ئەرێ وەڵا شکر باشی بەسای خوا. باشە ئینشەڵڵا کامیشە پێکەوە خۆش بن. ئەی هەر خۆت مەڕۆمانگاکانە دۆشی؟ نەوەڵا بووکەکەمە بەڵێ باش برا بووکی باش یەکەمەرێوە خۆشم تۆ بۆ یەگری؟ وەڵا پڕۆکەم بۆ یەگرێ
بخوا دەی باشە لەشتان ساغ بە ئیشەڵڵا هەمیشە پڕسق و ڕۆزی بن دڵتان خۆش بێ لێوتان بەپێکەنین وا بەخێر بێن سەرچاوەکانم زەحمەتان کێشا ئەوە کێنەوەتە ئەوە کوڕۆزامە ڕۆزاتە کوڕۆزا خۆشەویستای کچ وەڵا خۆ بۆ خۆم فەرق ناکەم من لە بار دڵ خۆمە فەرقیان ناخەم داوەرە بزانم وەرە 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 چۆنی چۆنی ناوە چییە؟ بازانم ناوی چیە؟ ناوی چییە؟ چی دایە؟ ئەوە دایەتە؟ دایەت خۆشەوێ؟ ئایلین؟ ناو ئایلینە؟ ناو دایکە چییە؟ باش بایبایەکە بۆ دووربینەکەمان؟ دەی 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 بای بای دەست و چاو خۆش بێ دایکە سەر و خۆش بێ سەر زۆر سپاس خۆحافیز دەزانم من لە دێهاتەکان چیم زۆر حەز لەیە ئەوەی کە دیتە ناو دێهاتەکانەوە جوڵەی هەیە کابانی ماڵ خەرکی تەمیزکردنی ماڵە و خەریکی بەردرگا ماڵینەوە بازانم کاباناڵێکی کابانگیان چۆنی باشی بەخێر بیاخوا ماندونە بەرنامەکەتان بە قوربان بەخێر بێن سەر چاو سەحەتت چۆنە ئەحواڵت چۆنە وا دیارە لە کار بوویتەوە گەشتووی بە بەردرگاوان ترەوە ئەمانەم شۆردەتەوە و ئیترەوە بە قوربان زۆریش پاک و خاوێنی ئەوا سەیری یەکەم بڕخاتەوە دەسوی چاو خۆش بێ. قوربانم دادە گیان بەخێر بێنیان باسی خۆتم بۆ بکە بزانم خەریکی چیەکەی باسی زوو حیوانمان بووی سەنیمانە موچەمان نییە و موچەی خەڵکە گدمانە بە ئیجارە و باخوشتەمان نییە و ئاوایەتی وەڵا کەم دەرامە دووشتین نایچەڵا لەشتان ساغ بێ دڵتان خۆش بێ خۆ ڕستان بە منداڵتەیە وەڵا کچ کوڕێکمەیە ئەی لێرەن یان وەڵا لە سەقزنە دووکیان داوتە بە شوژنت بۆیان هێناوانی وەڵا کوڕەکەمدا بە شۆی دوو مناڵی هەیە و لە سەقزە و کچەکەشە لە سەقزە و ئەوش کچێکی هەیە خۆم شوەکەم و سەردانتەکە گیان سەردانتەکە ئەرێ وەڵا زوو دێن یاننا وەڵا وەختی وایە دوو هەفتە کارتەیە هەفتەیە کارتەیە کابانگیان باسی ئەو گیا بەهارانم بۆ بکە بزانم لەم کێو دەشتێ ئێوە گیای بەهاری هەیە وەڵا هەیارێ وەڵا قمر هەیە و گیلاخە هەیە و بە قوربان و سوورە بنا هەیە و ئەچنە هێرنەی فرۆشن خۆت قەت چووی بۆ کەنگە ئەرێ وەڵا چوون بە قوربان کەنگەری جوانی لێ ئەم کێوان ئەرێ وەڵا هەیە ئەرێ وەڵا هەیە ئەی لەگەڵ مێردەکە تا چووی یا لەگەڵ دراوسێ و جیران و ناڵام درێوسیانە چین و وەلی ئای ساڵ نەمتوانی پسمیەک ڕاتشم ساڵان زۆرە چوون خەڵک زۆر دێن بۆ ئەو کێوانە بۆ دێن ئەرێ وڵا ڕێواسی لێ بۆ ڕێواز بۆ قارچک وڵاکێوێکمانەیە ئالیراوە لای سەڵتەکەوت لەوێ هەیە قارچکی هەیە و ئەرێ وڵا جانیە بارانیش لێدا هەیە و ئاواتر باشە لە چێشتە بەهارەکان بەم شتە خۆشانە چی دروستەکەی وەڵا دۆخوا دروستەکەین زانم ڕشتە سوورەکەین و فێتان بەخوا دۆخەوە چۆن دروستەکەن لای ئێوە وەڵا دۆخەوا لای ئێمە تیاری هینەکەی دۆشتەکەی دانیت و گیای تێەکەیت و زانم یای چی تەیەکەی لوشەی تەیەکەی یان لوشە بوێت یەکە سوورە بنەبێ گیایەتر هەیە ئەو ئەوە بە دووسێ گیا بە لوشە زۆر خۆشترەوانە بە سوورە بنەش خۆشە بەڵام بە لوشە زۆر خۆش ئەرێ وەڵا بە لوشە خۆشترێکە ئەی لا چێشتا زمسانیەکان پاییز و زمسان شە لە مودوێنەتان هەیە وەڵا شە لە من دوێرە من زۆر لێنم نوشیگیانتان بە ئەڕۆین بۆ ئەو تەرەفانەی بۆکان و میاندوا و مەهابادوانە شە لە مودوێنیان نییە هەر ناشزان چییە ئەرێ داینا ڕاستەکە ئەگڕایە پرسنە لە بەرنامایەت میشایەکەی وەڵا ناوەڵا ئەوانە نیانە ئەی ئاوە تەرەفی سەرشی وشتە ئەمانە زۆرە خۆن ئەرێ وەڵا باشە بۆ ئەو بینەرانەوە ئەرێ بۆ بینەرانەوە نازانن شە لە مودوێنە چی ئەو شتە دروستەکەن بە دۆ خەوازمستان و ئەی دوێنە چۆن سازەکە وەڵا دوێنێژە وەختە ئەی کوڵێنی پاییز وشکێکەکەیت و جەزمسانەکەیت و ئاو بۆ ئەو شەلەم و دوێنە شتە گیای شەلەمەکە چییە؟
جێشە لەمەکە وەرگەش هینی پێژن یاکەژن گێشە لەم ئەهێری پاییز ئەی کوڵێنی لەم کێوانەوە هەیە یان ناشێ بیکرێک یاشە لەم نەوەڵەوە دایوەشێن هەروەکو سەوزیانە گیاکەی داوەشێن دێ باشە هەتانە ئێوە نەوەڵای من نەیمانە هەرێ کڕی ئەی گەنمەکەی لەکوێوە هەن وەڵا گەنمیژی ترین خۆمان بێەوە یارین خۆمانین خۆی بە دەساری بەردەکان بە قوربان بۆ پێ باشە دەستی چاو خۆشکە کوڕێگیان دابێستە سلااو لە ئەلێگەزان بە قوربان ئەشیش سلامە ویشەڵا بەخێر بیت ئەوە کڵاو دەستکێش و کۆتە کروواچی بۆ ئەوە دەستکێش و کۆت و کڵاوم کردێتە سرم ئەچم بۆ دەشت هینەنم تو کەدوو تو کولەکە ینی ئەو تورەکە توی کە دوو توی ئارە وەڵا ئەشە چۆن بیچێنی دەبێت وەڵاچم بە چیلکێ هینەکە خۆڵەکە ئەو شتێک هینیان کردە کردیانە بە کردوم چێتم دنکە دنکەین دەتوانین تۆکەین پێ نیشان بێ دابزانین توی کەدووەکە چۆنە وەڵا پێزمان بەشانەوە خەلاسینە هیچ شێکمانی ئەمە تو چۆنەرە و تو کەدووە و گوڵە بە ڕۆژ دێ باشە هەچی ساڵە ئەوە چۆن هەرەوەڵا کەی بەرهەم دێ وەڵا پاییز ئاخەرمانی هاوی ئەی ئاوی زۆرە بێ ئارە وەڵا چۆنە چۆنە چی ئاوی وەڵام ئەوی نامەوە پیا ئایا سێ ڕۆژ کەڕتەی ئاویانەوە منە چمەینە چی ترتان هەیە وەڵای سێچمان نییە زەویزەرمان هەیە و دارەی زەمینەکانتان چین وەڵا بەهرەی زەمینەوە گەر ساڵ باش بێگەنممان هەیە و بەش خۆمان نۆکمان هەیە و هەرا لەوان باشی شەڵا خوای گەورە ڕستان بە چەند مناڵتەیە وەڵا تەقریبەن 5 باشە خوا حەفزیان کە لێرەن یاننا نەخەنە وەڵا کچە ئیسیانیان کچە ئەوە هەنە ماڵ نێردیانە دانەی شیشیان ئەوە لەگەڵ خۆمایە باشە شووی نەکردوە نەوەڵا خوای شەڵا بەختێ باشی بۆ بکات دەبۆ نایوێت ناگەشوو نە خۆی ناگە خۆی نایکە باشە کوڕێکی باشی بۆ لێرە بدۆزەرەوە لێرە نایەی وێرە وەڵا باشە پورێگەم خوێنە ئاها کچی ئەم خانمە دکترا خوێنە با بزانین چ ڕەشتەیەکە خوێنێ ئەوەی نازانی لەکوێ خوێندوێتی وەڵا لە تاران و لە سنەوە زۆر باشە ئافرین ئەی مناڵەکانی تریشت هەروە خوێندکار نەوەڵە دانێکەنەوە کەشاوەرزە و وەختەکانەی تریشان ئاوە فەرقەکە ئەی باشە پورێگیان ئەجوستای دانیشگایە ئستای دانشگا لەکوێ هەولێر ئەی ئەتوانین ناویمان پێ بڵێ سعی سعی سلااو ڕێزم هەیە بۆ کاک سعید ئەوە لەگەڵ دایکتین چیت هەیە بۆ کاک سعید لە هەولێر وەڵا سڵام و لەش ساخێ و مۆفقی فقط باشە بە شەڵا کە لەشی ساق بێ دەست و چاو خۆش بێ بڕۆ خۆیان خۆ حافیزە بێ لێرە خەریکە مەڕە بڕنەوە گەشتدانە سلام عەلەیکم باشش ماندوو نەبن ئەوە چیەکەن لاتان دانیشم باشە ناوی تەکتەکیان بۆ باسکە ناتوانم دەسم بەوە ناگا لێرەوە سڵاوتان لێکم باشە ئەمیری نۆکەر و کاکە عەلی کاکە حسین کاکەم سەفا کاکە خەلیل کاکە کەماڵ کاکە بێهنام کاکە کەریم زۆر باشە لەشتان ساق بێ خەریکی چینەوە وەڵا خەریکی مەڕبڕینەوە خەریک کەشاوەرزین و خەریکی حیواندارین و دەی ئەمانە مەڕێکێن وەڵا مەڕی کاک حسین باشە با من بڕۆمە ئەو وەسە تۆ گەروایە ئاها ئەو ئەها ئەوانە گرن دێ باشە ماندوو نەبن
بەخێر بی یاخوا خۆشبی زۆر سپاس دەکەم مەڕی کام لابوو مەڕیەم کاکە حسینەیە باشە ئەشە کەسێکی تایبەت بیبڕێتەوە یان نا هەر کەسێکە توان بزانێ بیبڕێتەوە شە کەسێ بزانە بیبڕێتەوە ئێوە هەچی گوندەکانە ڕۆن تای گوندەکانە ڕۆن یا هەرێ نەوەڵا هەر ئێرەین هەر خۆشتان خەڵکیێرن ئەلەوەڵا خەڵکی ئێرەین ئێستا وەختی ئەوەیە کە مەڕ ببڕیتەوە وڵایسە وەختی وێ مەڕ ببڕیتەوە وشکەکەیە دێجا تەرەکەیشتان وشکە چییە؟ وشکە ینی بەرخی نییە بەرخی نییە مەجاری ئەگەر مەڕێکە بەرخی ببێ مەرەگە بەرخی بێ 15 بیشەوێتە دەشەوتر ئێبڕی باشە بۆچی وایەت ئاوا ئاخر ئەمانە وشکەن خااتری شیرەکەی ئەرە وەڵاوان شێوین باش شیرەکەی جارێ خێرا وشکنەکە ئەوانەی تریۆگە بەرخیان هەیە ئەڵێ گشتی قسەیە قدیمیە ئەمە قدیمیە ئێجلێنە وەڵا تادە ئەشیار بە یەکۆ بڕیاجێنە فەرق چیەکە باشەوە قەت بووە کەسیان هەیە جوامەت بابێمە بەرۆ بابێمە ئێرە باشە قەت بووە بیبڕی مەڕەکە بڕیم ئاوە تا خانم گیان ئای بەر برنگەکەی شەکەوێ و مەڕەکەش لام و جوومیە کایتە خۆ چاو لێە نابێ ئەمەڕانە لە دەشت و کێو ببڕنەوە بەڵێ وەڵا لە دەشیاوە لە ئیسە باکەی هەیە باو سەرمایە لە دەشتا ناکرێ بێ کەسی بوێ ئەو خوریشتەی کۆکاتۆ چون ئەگەر بای بێت خوریەکە ئەوات ئەی خوریەکەی ئەیەن بەکێ وەڵا ئەی فرۆشین ئەی وەختی وایە چەرچی خۆیان دێن لێرە ئەیسێن ئەگەر نەژوێ ئەوێن بۆ سەقز ئەی فرۆشی ئەیکەن بەچی ئەو خوریە وەڵا ئەو خوریە ئەوە ئەیکەن خوا پێداکان ئەیکەن بە دۆشەکە و ئەوانە پێداوە پێداکانی ژێک و ئێمە ئەی فرۆشین و جوان و تەمیز مەجبورین پوڵەکەی وەرەگرینوتەوە دەخۆ ئەوەش شۆردنی ئەوەشان و قۆڵێکی زۆر بەهێزی ئەوێ دابنیشی جوان وانە ئەیوێن بۆ تەبرێز بۆ کارخانەی خەلیجان لەوێ خۆی دەستگایە ئەیوێن ئێڕێسن ئەڵە نەگەر بیشۆری 1500 دەگەر نەشۆری تۆ گایان ئەو دەستگایتی کاری بەوە نییە کاری بە زەلام نییە بیشواتۆ ئیتر خۆیانەی شوۆنەوە ئەو دەستگا خۆی شواتۆ تەمیسیەکایکا بەشانە ئیتر ئەمڕە ئەوانەی فرۆشن کاکی گیان سلااوە لەبێ من بەخێر فەرمونون حەزم نیە باشی سەحەت چۆنە تەندروستی چۆنە شەکر سلامەت سپاس دەکەم بزانم خەریکی چیت وڵی من خەڵکی ناوشارم سەقز بەڵێ خەڵکی سەقزم ماوەیەکە لێرەم ئەتر حدودی 10 ساڵێکە ماڵم لێرە هەیە ئەتر زوودی پێشتر ببوورە لە بنقسەکاندا پێشتر لە سەقز بوویت و هاتیتە تۆ بۆ ئێرە یان پێشتر لە سەقز زووتر لێرە ژیاوم زووتر لێرە ژیاوم لە ماڵی پورمە تر خلاصە ڕۆشتومەتەوە سەقز و ئیسا هاتوومەتەوە بۆ ئێرە بە ماڵۆ لێرە نیم وڵی تر هاتو چۆ گاوداریەکم داناوە لێرە و خانەوادەیەکی تریش لەگەڵ مالێرە شەریک من و خەریکی کاری گاوداریشتی زۆر باشە ئەی کەوایە ئەتوانین بڵێن وەکو کەسێک کە کارافرینیە کەوانە گاودار سەرمایەکەم لێرە سەرمایە گوزاری کردووە هەر خۆم عاشقی ئەو خاکەم هەر حەزم لێرەیە خۆم لێرە گەورە بووم بە مناڵی وەکو ئاو چکولانانە کە لێرە بووم لێرە کایم کردووە و لێرە گەورە بووم و ئیتر هەمیشە حەزم کردووە وەکو نەفرە لەوانە کە گایالیان هەیە و ماڵنگایان هەیە و مەڕیان هەیە منیش وەک یەکێکی وابووم میسە شکر هەم مەڕم هەیە هەم مانگام هەیە گەورە بەزیاو بە ئەی گاوداریەکەت نزیکی ئێرەیە گاوداریەکەم بەڵێ تقریبان 50 میتر سەرترۆیە لە گۆشەی ئاواییە ئەس پوشتم بوو تر ئەس پوشتەکە خلاصە بۆمان ناکرای ناتاکوونێت دەشەوە بە لەمێژ ئەس پوشتیشم بوو شتەکەم واگوزار کرد بە گاوداریەترم هەیە لە بانە ئیتر ئەوانەی تریشم لێرە داناوە ئەو مانگانت هەر هین ئێرەیان لە گاوداریە ئەیان هێڵی تۆیان نا هین مانگەکانی من بۆ کاری دەرەوە نایەن دەرکردن نییە هەر لە ناوە بۆ شیر و بۆ گوێرەکە و بۆ ئەو شتانە بۆ زادوەلە دو ئیسلاح نژاد و شتە خۆشم لە ئێرانە نیم لە عێراقم
لە کوردستانی عێراقم ئیتر ئاوا دێمە جارجار بۆ ئێرە و سەردان ئەی لەوێ خەریکی چی؟ لەوێ لە وتاق وەزارەتی ئیقلیمی کوردستانم. ئینشەڵڵا کە لەشە ساغ بێ. چەند نەفەر لێرە کارەکەن لەسەر گاوداری؟ 5 نەفەر. بەڵێ. ئەی برات هەیە یان کەس و کارێکی خۆت هەن کە لێرە هیچ کەسم نییە تەنیا خۆم هەمویان لە دەرۆن لە هەرێکی کارێکیان هەیە لە ئەوروپا و لە خولاسە لە وڵاتانی ترن. زۆر باشە. ئەی تۆ هاتیتە بۆ ئێرە خۆی شتێکی تایبەتەوانە ئەوەی بێ بۆ ئەوێ وەلێ من قەزای کتریەکەم و چاییەکەم و ئاو شینایی و سەڵزایی و ئەم خاکەی خۆمە خەم لە 1000 دانە ئەوروپا و ئەم لا ئەولا وەتەن هەرمیشە وەتەنە هەر کەسێک و بۆ خۆیان یەکێکیان دکتورە یەکێکیان معاونی شارەداری وڵاتی دانمارکە هەر کووردە هەر خوشکی خۆمە دانێکی تریان لە تیمی نەوجوانانی مانچسترایە گشتیان کەسانێکی باش و گەورەنی تر میژوتم لە عقل ئەو گەورەی ئەوانم پێ ناکرێت لە بواری سەوادۆ با لە بواری تۆش هەر کەسێکی زۆر گەورەی ئەزانی کە بنیایم ئاوا باسی ئەو شتانم بۆکەی من نە قەومتم نە کەستم وانە فقط نییە کوردین ئەو شتم نییە کوردین پێم خۆشە کوردەکان لە هەچی شوێنێکا سەرکەوتوو من لە هەچی جێگە چەڵمیانە هەر کەسی خۆشم منە هەر مەسەلەن دۆست و برادر کە چەڵمیانیە ئیسا قازیە لە ئەڵمانە هەر خەڵکی ئەم کە چەڵمیانەیە مناڵی ئێرە لێرە دەرسی خوێندووە و قازیە لە ئەوروپا قازیە ماشەڵڵا قەزاوەتی کەسانێکە کاکە ئەسڵەن ئێمە لە زمانەکەشیان نازانین ئەو بەینایەتیانەکە قەزاوەتیانەکە ئەوە نیاڵێم ئەوە زۆر بۆ گشتمان خۆشە بۆ خەڵکی کوردەوەی کە کوردێکە بینین سەرکەوتووە ئەوەی کە ئاوا خەریکە موافقە بێ سەرکەوتووە بێ زۆر شتە بۆ ئێمە خۆشم. ئەی لەو گاوداریە تا چەند سەر گاوت هەیە؟ تقریبا 11 دانە. دەستگاوشتت بۆ هێناون دەستگاکانی لەکوێ هێناون بۆ شیردۆشی شتەکەی لەبەر ئەوەی کە ئێمە کارەکانمان گشتی کاریگەر بیکاگە من دەستگام بێنایەت 4 نەفر بێکارە بوون هەر دەستگای مکانیکیم لە ناو گاوداری منە هەر نییە توان بێن تەماشایکەن چ بۆ جنین بێت چ بۆ دۆشین بێت چ بۆ هەر چیەک بێ بێڵ و قوڵنگمان هەیە تر هیچ ترمان نییە. ئەی ئافرم لەبەرەوە ینی من شاید وەک بەقی کاریگەرێکم بۆ نامێنێتەوە لەو گاوداریە کە تۆ بیتماشایکەی هەر بۆشم نامێنێتەوە بەقی کاریگەرێکم چون واقعا ئەوزاعەکە خراپە تۆزە موقعیتی اقتصادی خراپە ئیتر ئەوانی زنجیرەی شاید بڵێم 50 نەفر لەو گاوداریەی من ئەو کەسە کە شیرەکە بایفرۆشە ئەو کەسە کە ئاڵفەکە یێنێ بۆ من لیەسێنم ئەو کەسێک کە لەوێ پی ئەیە ئەو کەسێک کە پەنیرەکە دروستەکە هەر یەکی بە ئەندازەی یەک. شیرشتەکەی زۆرە یانە توانین بینێری بۆ داهاتانەیە بینێری بۆ شار بعضی وەختی نێرین بۆ سەقز بعضی وەختێکین بە پەنیر بعضی وەختێکین بە دۆ ئیتر بە تبقی دەرخاست هەچیە دەرخاست یعنی لە سەقز لە بە کەسانێکتان و تۆ کە ئێمە شیرتان بۆ هێنین چەندێک شیرتان هەیە لە ڕۆژە؟ مەسەلەن مانگایەک لە ئێوارە و بەیانی 15 کیلۆ 5 کیلۆی مەسەلەن گوێرەکەکەی ئێخوات 10 کیلۆی شێمێنێت. شیرەکەتان خۆشە؟ بەڵێ ئەتوان تاقیکەنەوە خزمەتانین وەڵا ئەگەر بکرێت بڕۆین سەردانێکی ئێوە بکەین زۆر باشە ئیشەڵڵا کە نمونەت زۆر بێت نمونەی پیاوی ئاوا کە تەلاشە کات زەحمەتە کێشێ نانی بازووی خۆی خۆی ئیشەڵڵا زۆر بێ بۆ خۆ هەڵکێشان نبین زمانێ من 500 منم بوو دەستم پێ کردە 500 منی خاڵی ئەوی جوان لە بیرم دێ لە خیابانێک هاتمە سەر خانمێکی پیر هاتە بەردەمم وتیەوە بۆ سوارم ناکەی وتم باشە بەسەر چاو یەک تەرەفەش بووتی لەبەر خاتری ئەو یەک تەرەفەکە هاتمە سەرەوە پیر بووتم با دڵی نەشکێنم وتی ئێوە پوڵ پێ نییە پێم بێ وتم بۆخوا 500 منم هەیە 500 منی خاڵیم هەیە وتی نانا لێن ناسێنم بڕۆ 500 منەکەم دابوو 500 منەکەم دابووتم دەی بڕۆخوا بۆ منی جبران نکاتەوە ئەو ماشینێژما پێم بۆ قەرز ئەیتر خلاصە بنیام هەمیشە دڵی گەورە بێت وانە خوا هەمیشە بە ئەندازەی دڵی بنیام پێ من هەمیشە ئەواڵم شتەکە ئاوایە تۆ چاو دڵتۆ ئەگەر دڵی گەورە بوو شەڵا خۆش کۆمەکتەکە شتێکی خۆشتەیە ئەوەڵ بە شتێک لێ پرسم بزانم لە بیرەوەری تا شتێکت هەیە بۆم باس بکەی ئێرە یان کامڵ شوێنێک بێت وەکو ئێرە بێت وەکو قەدیم بێت وەکو ئێستا بێت سەختیە کێشاوتە خۆشیە بوو تا خوشحاڵیەک خۆشیەکەم هەر ناوم کەچەڵمیانە بە ناوم خاکا بوو چون واقعان خەڵکەکەی با محەبەتن کەسانێکی ڕێک و پێکن ئەو کەسەی کە دێتە ناویان وەکو خۆیانی ئەزانن زۆر بەڕاستی وایە ینی من کە هاتمە ناو گوندەکەەوە ئەسن بە دەرهێنەر و پشت کامەراکەشمە وتمت چنێ خەڵکەکەی لە دڵۆ نزیکن چنێک ڕاحەتن ڕاستە فەرمی هەمێ هەروان
مثلەن وا ئەحساس ناکەی کە تماشاکەی گشتی دایکتە باوکتە براتە خوشکتە کەسانێکن کە مەسەڵەن محەبەتە پێەکەن کەسانێکن کە نایەن لە ناویانە وەکو کەسێکی غەریب من ئایسا ئەو کەسە کە هاتووە بۆ لام کەسی لای تیکا بوو ئەو شارانەی ترە ینی لێرە هادووتی سێ ڕۆژ خەریب و قوڵفکەم بڕۆم ئیتی ئیسا بە زۆر ئەڵێ ناڕۆم ئەڵێ دوای تۆژە کە شەریکایەتیم لەگەڵ تۆ تاوە بێ ماڵە کەسێنم و لە کەچەڵمیانە دانیش ئەو نەبا محەبەتن ئەو نە ڕێک و پێکن وەکو بیرەوەریش من زۆر هار بووم لێرە زۆر هار بووم لێرە ئەو خانمازانێ ها پێەکەنێ کەسێ بووم لێرە کە ئیتر بەدار و بەردۆدا ناکەوتم ئێمە کاکە عەبەیەکمان بوو خوا عەفوی کە بوو بە مێردی پورم ئەو پورم کە ئەڵم لە لای گەورە بووم و زەحمەتی لەگەڵا کێشاوم ئاهاتم بۆ ئێرە پێمی ئەوت وەختی گەشتمە بەرەوە خەبەریان بۆ بریان وڵات بێهنام هاتووە ئەو بێهنام هاتووە بۆ ئێرە ئای باوکەن نەڕۆ بێهنام دیسان لە سەقزۆ هات بۆ ئێرە منیش چوومە پەنایەم کاکە عەبەجان سڵام عەلەیکم خاسی سڵامەتی هاوسێ موچەوشتەی بوو دەستی هاوسێ موچەکەیە گرت پیاوت بە هاوسێ موچەکەی بە قوربانە بم ئەو موچەی خۆت بە بە من ئەوی بۆچی وڵا کاکە بێهنامە مودەتە لێرەیە جێی نابێتەوە لاقل با موچەکەی تۆش بینە دەمەوەی من لەناو هەردوو موچەکە جێ بێتەوە ئەو نەهاروم بەهارە بولبویل بولبول بەهارەیە سەراتای ناڵەی دایگیان شەوگاری پارایە سەراتای ناڵەی دایگیان شەوگاری پارایە بولبول بخوێنەیە گوڵخۆی ڕاژێنەیە بولبول بخوێنەیە گوڵخۆی ڕاژێنەیە گوڵ و گوڵ خۆن چام دایگیان کەی خۆیانوێنێ گوڵ و گوڵ خۆن چام دایگیان کەی خۆیانوێنێ دیسان بەهار هەیان داش بە گوڵ ڕەنگی وایە دیسان بەهار هەیان داش بە گوڵ ڕەنگی وایە یاراکەم بارگی بووکێنی تازەی پۆشی وایە خاڵەمان بۆ کوێڕوە خاڵەگیان سڵاوە لێبێ ئەخوا بەخێر بیت باس دەکەم بە قوربانە بم خاڵەگیان ناوی شەریفت کەریم خاڵە کەریمگیان پێم بڵێ لە کەچەڵمیانە خەریکی چی وەڵاهی تقریبەن 6 ساڵ ئاینسە بوو بە 6 ساڵ عەمرمەیە 50 ساڵی من درێژ 50 ساڵی بەسەر ماشینەوە موسە دیسکەمەرمە هیچ ناتوانم بکەم فەقیرە هەر لێرە بەسەر ماشینەوە بووی ماشین سەنگین لەو گەورەکە بەسەر سەیەکەوە بووم بارمە من بۆم تاران و تەبێت وشتا لەشە ساغ بەیەخوا فەقیرە زەمینێکم گردە بە ئیجارە بە کۆمپای هێنمە ناو تەقلی دانیشم چی بکەم شڵا لەشە ساغ بێ ئەی زەمینەکە چییە وەڵا زەمینەکە کەم بە نۆک و بە جۆ و بە گەنموشت بە کۆمپای ڕمە خۆم ناتوانم ئەرە وەڵا باسی جۆم بۆ بکە بزانم ئەشە چۆن جۆ بچێنی وەڵا زۆر وە گەنمە چێنیت و بە کۆمپای ڕنی تۆ و بارێکی بۆ زۆرەوەی وەکەن دوو ئاوی بێ بەسێتی هین وایە دێمیشە ناوەڵا دێمیشە ئاویشی زۆرە ڕێک ناوێ ئەی نەگە ساڵی خۆش بێت تا ئاوی بێ باشە ئێرە بەهار و زمسانەکانی چۆنە بارانی زۆرە زستانەکانی بەرزانەدادە یان ساڵ لەخوا بەزیای باران زۆر و فقط سەرمەگە کردی بەحیس ئاوی بڕی ئاو نەما ئاو خەریکە وشکەکانی پایزە زمسانەکانی بەرفی زۆر تێدێ چون ئاوا دەوروبەرەکەشی کێوەی زوو بەفری زۆرە هات ئەرە وەڵا ساڵم بەفر زۆرە هات ئاو شیوانە ئەم لەو شیوانە تەقیاتە خوارە هەرەسیەکە و نەخۆش و ئەرە وەڵا باسی ئەو کێوانم بۆ بکە بزانم ناوێکی تایبەتیان هەیە ئەرە وەڵاوە پێژن خۆرەتایی پژ ناودێ و ئەمە پێژن هێلانە هەڵۆ ئەوە ئەو بەرە پێژن کانی نەوت بەردەسوو سەفەراغەمان هەیە
بەردەسووری کێڵانوان هەیە ناوی زۆرە وەڵا دادەگیان بۆچی ئەو ناوانە بۆ ناویانەوەیە مەسەن ناوی ئەوە هەرە وای پێش ناوی ئەوەیە ئەڵێم منزورمەوەیەکە شتێکی لە پشتە قسەیەکی لە پشتە شتێکی قەدیمی لە پشتیان نا هەر قەدیمیێژن هینێکمانەوە ئەو کۆنەوەردانە دێن بێن سەفەراغەیە قەدیمیان ئەمە ئاغەیە بووە لێرە هەواری بووە جا کانێک شا بە سەرێتە تەواو ئەو منتەقەی مەهاباد و سەقز و تا دەریاکەشی لێوە دیارە سەنگەربەنیە تیان و ئەمە ئاغێ بۆ ناوی سەفەر بووە پیان وتە سەفەر ئاغا نا سەفەر ئاغا هەر بۆ عیشقۆ ئێرە بۆچی ناوی کەچەڵمیانە بۆ خوا کەچەڵمیان ینی میانڕەو خۆ توشکر سەواد هەیە ینی میانڕەوە هەر بۆ ئەوەیە هیچمان کەچەڵمان تیان نییە کەچەڵشمان تیان نییە ئێرە ئاغای لێ بووە ئارە وەڵاغی لێ بووە ئەوە ماڵە ئاغەیە ئەو دیوەرە ماڵە ئاغەیە ئەوە هەرەوە ئاغەمانەمە ئەوان گشتیان چوونە شار و مردن لێرە ماوە ئەو دانیان ماوەرە وەڵا خۆیەتی یان کوڕەکەی یان نەوەکەیەتی وەڵا نەوەکەی ماوە ئەرە وەڵا نەوەکەی ماوە چۆنەکە نەچوون بۆ شارەمانیش وەڵای تەم کەشاوەرزی زۆر بوو نەچوو بۆ شار شتێکت وە بیر دێتۆ لە بارەی و ئاغا و خانوشتەوە بۆم بگێڕیتەوە وەڵارە وەڵا دەورەی ئاغەشم زۆر نایتراوە بێژین لە ئەوڵین قلابەوەی تر من تەمەنە زۆر نییە بەڕواڵە تەمەنە زۆر نییە بوون تاوان دەورەی ئاغا وەڵا خۆش بوون نێرە خۆش و دەورەی ئاغا خۆش و خەڕعایەتیە کرد و حیا حیسمەت بوو احترامیانە خەڵکە گریانی لە هەموو کەسێ ئەو وەختە خۆش و ئەمە ئایسە گشتی بێسەری بەریە کە جواب کەس نهاتۆ ئەڵبەت بۆ خۆمانوانە بۆ غەریبە ناشکر باشین ڕاستەکە بۆ غەریبە زۆر باشە فەرقایسە بن کوڕەکەی من پیاترپی بێژێ بە قسەی ناکە ئەویە هەیە ئەینا خۆ خراوی نین و زۆریش خراو نین لەوەی ئەویە باش و حیا و حیسمەت بوو گەورە چکۆلە بوو احترامی مەلایانەگەر احترام ڕستیانەگەر ئاوا بوو لێرە مزگەوت و شتەی لێە ئەرە وەڵام مزگەوتان بڵینگۆکەی دیارە ئەوەی پشتەوە وەڵام مزگەوتەکەمانە مامۆساشتان مامۆسەکەمان ڕۆیشتویە ماڵ ئەوە ماڵەمەلا بوو چۆڵی نەکردا ترێکە ئەو ماڵەمەلاوی چۆڵی نەکردێ مانێکە ڕۆژێرە مەلای خەولای ئامیشەو بێت بیگرین ئەرە وەڵام شەو دێ بیگرین دەمان باش خەولام شەو بێ خەلا دوێکە بێت وتی میوانمەیە لە چۆ دێ لە سەقز دەیان وەڵا خەڵکی گەورکی لای هینا گردنەی خانە مامێکی زوو لێرە بووە پی خۆش بێ بۆ ئێرە چاو خۆش بێخوا خاڵێکیان زۆر سپاس خۆشی زەحمەتماندا سلام علیکم باشی بەخێر بیسە چاو خۆش بیماندوو نەبن باشی لێرە کارەکەن یا هاتون ئەرە وەڵا بەڵێ لێ کارەکەین ئەوانەکەن ئەوانشە برا من هەردووکیان برام ئەرە وەڵا باشە خوا حفستان کە چەند ساڵە ئەم نانەوەخانەتان لە 82 16 ساڵێک ئەرە وەڵا لەشتان ساغ بە ئیشەڵڵا باسی خۆتم بۆ بکایە بزانم کێ بوو ئەوەڵوتی نانەوەخانە دابنین چون بازێ لە گوندەکان کە ئەڕۆی نانەوەخانەیان نییە ئێستاش هەر بە تەنور کارەکەن یان ئەچن لە شار نانەهێنن وتم بزانم چۆن بوو کە ئێرەتاندانا ئەکسەریەتیان ژنەکانیان بەسەر نانەتوانی هەیە خانین لەسەر لە سەقە جوهات و لە دێتەوە نانەزانی ئەو ژنە بە ساڵە چوانە کەشی ئەمری خۆیان کردا ئیتر ئەمانش بە خاتری ئەوە مەسەن ژنەکانیان لە ئاسایشی بە کاروشتیان هەیە مەسا دەرخاستیان کرد لە باوکی من ئێمە کەشاوەرزی و هیچ ئیمکاناتێکمان نەبوو ئیتر لە 4-5 ماڵە خوراکەشی کریا بەر ئێمە کەوت دایان بە ئێمە و ئێمەش عام لە 82 ئەم نانەوەخانە هەمانە شکر بەسەر حەمدیخوا ئەوەڵ لە گەورەی خوا و دووەمینی خەڵکەکە هاوکاریان کردین خانیان ئەوە مادیانە شەوێ ئینسانهایەکی واقعان دروست ئەو خانەوادانە مەسەن ئەو دیهاتانە کە مەسەن ێژە نانەوەخانەمان ناوێ
بەخاتی منفعەتی خۆیانە پیاوەکانی وەلێ گویان لە ژنەکانیەوە نینێ مثلا کوێرەوێ پشتیێشێ قاچێ چێتە لاوە هاترۆزەگرێ گویان لەوانەوە نییە وەلێ مەسەلەن خەڵکی ئێرە ئەشەدوو وەلێ متەئەسفانە لە کووردا هەر خواخوامانە حەچی ئەولامان بێ ژنمان بێ ئاوچنی کەی ڕیشەی کێشی بۆ ئەوش ئینسانێکە و کوێمە کاکە ئاسایشی گەرەکە زیندگی گەرەکە دەی بەزیابێ ئەم نانەواخانە تۆ مەسەن ئاردەکەیان ئێمە یەکەین بنانێکی جوانەوە مەسەن ژنەکەی ئەو بیکا ئەسووتێ ئەکەوێتە تەنور بۆیان جێبەجێ ناوێ زەحمەتی شەوانیە ئەشێ تۆ شەو ڕۆژێکدا بنێ هەویرەکەی پشیلی هەویر پشێلی دەی بەیانیەکەی زوو هەڵسی تەنور داخەی سەعاتی چوار هەڵەسن ئەیشێن بەس جوان تا گاو گەوڕەکەن و مەشک و مەڵانەکەن و دوای ئەوە دەی بێلێنیش هەتا چوار پەنجی ئێوارە 200 نانیش ناکەن 150 نانیش ناکەن بە چوار پەنج ژنۆ هەویری وە ئاردی وا هەیە ئەڕوا ئاردی وا هەیە خوێ زۆرە خوا بۆیان دەرنایێ ئەڵا مەسەرەن دێ ئەو کاورە ئەو پوڵە ئەم ناناوە لەخوای گەورە بەزیاو بێ لەخوای گەورە بەزیاو بێ ویشاکە مەسەرەن دێ پوڵەکەیان نانیشی پێی نەقسە نەقیسە بۆ ئەلانێ تەشتاتیان ناوامە هەشتا و چی دەقەمە 82 نانەوەخانەمانەیە ئەوە تەوای ئیدارەکان هێشتا بە حەمدی ئەو خوای بەسایک خوای گەورە کوچکتری خلافێکمان نەکردا نەیشمان بووە هیچ پەروەندە و هینێکمان نییە چونکە ئێمە ئەوە ڕۆژە کە نانەوەخانەمان داناموو خۆم لێرام باوکشم هاوردی وەلێم خۆم مدیریەتم کردا شەرتم کردەکە خۆی خۆمە خەیانەت نەکەم خەیانەتیش ناکەم ئەڵان خۆم لە پاییزە کۆتمەتە خوارە دەستم شکیا ئێتە و قڕانەی برام کارەکەن نەخۆم لێ وەلە خۆم هەر لێرام مدیریەتیانەکەم ئاردیان بۆ ئێرم سوختیان بۆ ئێرم ئاردەکان لەکوێ بۆ هەیە لە سەقزۆ سەهمیەمان سەهمیەتان هەیە یارە وەڵا کەس بۆ لێرە کەلانە و لێرە شتەش بکات ینی بۆیانەکەن وڵا کەلانە کولێرە ئەم تەرونانە نایکە ئەو تۆ فەرمی ئەو تەرونە ساجیانە ئەو دەستگا ساجیانەیە ئەمە پیۆ ناوێسە تەرونە نەوەڵا ئەمە پی ناکردێ دەستگا شتەکەتان لەکوێ کڕیەوە ئەوەتان لەکوێ هێناوە سندمان ئەوە لە بۆکان سندمان ئەو دەستگای وەردێنە هەرە وڵا تەرونە هەر مامەعەبێکمانە عەبە تەرون مەشهورە ئەو تەرون شتە دروستەکە ئەو دروستی کرد بۆمان هەرە وڵا بە چەند ساڵە و تەنورە ئەشە ئەوەزیکەی والله وا هەیە مەسەن مووی تیەکەن مووی بزن زۆر محکەمە یەکگیرە مەسەن وەختی وا هەیە 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ کارەکە ئەرە وەڵا بۆ تا ئێستا نانوشتە پسووتێنن نانوسیش ئەرە وەڵا چۆن ناسووتێن ئاردی وا هەیە ئەڕوا مەسەن یەکەی بەسەمایی بەتەرونەکۆن ئەڕوا ناوەکەی ئەڕوا هێزی نییە خوێ زۆرتەیەکەی ئام بێداشێمە خۆی تەزەکوری پێداین ئێمە خۆمان چوین لەگەڵ ئیتحادیە شتا هەمانگیمان کە دەوتمانە ئادەکەی مەسەن هاوایە ناوێسێ ئەڕوا ئەوی شێشی کاکەمیش دەوڵەتی گەنمی خۆم نییە گەن ئەیسێنم هێزی نییە بێ هێزە ئالە واسووتێنە نەوەڵا و نانانە مەسەن ئاردی ئایسەمان نەوەڵا ناسووتێت دەستگایانە هەویرەکانە شێلن بۆ دەستگاڕەڵە بۆ دەستگا هەویرە شێلین ئەگە برق نەوێ مەجوو برتۆبرقمان هەیە بە متۆبرقی شێلین برقیشمان هەیە مشکلی لێمان نییە ئەی کێ فێری نانکردنی کردوون وڵا ئەوڵ ئێمە کوڕێکی عێراقی بوو بە ناوی کاکە حەسەن یادی بەخێر هەزار جاریش نازانم ماوەیان نەماوە نازانم لە هەر کوێکەیە لەشی ساغ بێ دڵی خۆش بێ تقریبان 83 ئەو لێرە بوو لە ئێران هابوون بەس هاوسەی ماڵ دایەم بوون لە سەقزا ئەوانش بە ڕەحمەتی خوا چۆن خوا بیان بەخشێ ئینشەڵا وەڵای تر ئەومان هاور ئەو فێری کردین ئەم کوڕی برام فێر بوو شاتری ئەو کوڕی برام هە فێر بوو شاتری دەخوا بەزیاو بێ خۆم ئەوەڵ ساڕان بە وەردێنە لێمانەدا بڕوا بکە ئامانم تەواوی تەقیوینە وەردێنە هەر کۆڵمان لێ نەدا بەسای حەمدی خوا و گەورەی خواوە گەیشتین بە پایە و شکر لەخوا بەزیاو بێ باش خوا بەزیاو بێ ئینشەڵا کە تەکەمان کەمە وەلێ لەو خوا بەزیاو بێ چنکە بۆ خەڵکەکە ئینسانێکی دروستن ئینسانێکی واقعان ئێمە یەک خانەوادەوای با بڕوان پێ بکەین مەسەن بێژمەوە خاڵم یا ئەومان خۆشمیاوە ئەوانەمان تیانە باوەڕکە یەک خانەوادەی یەک تایفین تەوای لە ژنج خواست و ئەوە هەڵپێکیا لە یەکە یەک تایفێ شکو مشکڵشمان نییە شکر بەسای حەمدیخوا ئینسانهایەکی باسەواد الحەمدولله ئینسانهایەکی دروست واقعان خانەوادە بیان نازانێت چۆن شکریان لێ بکەم بەڕاستی جێی ئیفتخارە ماوەیە بۆ ئێمە کە سەڵمیان جێ ئیفتخارە مەسەن بۆ خەڵکی و بۆ هاوکاریان و بۆ مەسەن نەوێتە بەحسێکی تر لەم بەحسێک گۆڕیە مەسەن کارە قوڕەکارێکە ماڵە دروستەکە یەک تمەن ناسم خاک بەردارێکە تەواوی بە تراکتۆر و وەسیلە و ئیمکاناتی خۆیانەوە ئەچن کارەکەن مەسەن خاک بەرداری بۆکەن مەسەن ماڵێ وەختی وایە کارە پیاوەکان جواوەکە
ئەوە هەمکاریان خۆشە ئەوە اتحادیان هەیە ئەوە یەکگردوویمان هەیە شکر لە خوای گەورە بەزیاو بێ ئارە وەڵاشکر زۆر سڵاکە هەمیشەوا بن دڵتان خۆش بێ لەشتان ساغ بێ زۆر یاخوا ئێوەش بێون سڵامەت بنیا مەمنونم خێربی یاخوا سەر چاوەکانم بەخێر بێن مەمنونم خۆش بی مانونە بن دەستان خۆش بێ سلام خۆش بی یاخوا بەخێر بێن خۆش بیاخوا بە قوربانە بم باشە من زۆر بە سەختی هاتمە سەرێ چۆن تۆ ئەتوانی ئاواوی نەتان کردە هینەوەیە من هەمیشە خەریکمانەما پاش ئالەم یاڵا ئەم باخەم بەراوردووە هەر بە پاش وە بێڵاستن پاشە بۆ ئەمە بۆ ئاویانە ئاها ئەوانە هی من نییە ئەوانەی خەڵکی ترە من ئەمە بە حەن ماڵەکەی خۆمانە ئەمانە گەشتی هیم نەدروستم کردە ئەم دارانە دارم لێ فەرەهەم ئاوردووە لە قەیسی و لە ترێ و لە گوێز و لە شەلیل و گەشتی ئەرەوەڵا لە گیاڵاس و لە حەچیشتە لە ئەمە پەروەردە کردووە باشە زۆر بەهرە هەیە توانن بیفرۆشنیان وڵا تازە هەوا هینەوێ ها هێشتا وا نییە بۆ ساڵانەی تر وڵا هێشتا لێم دەفرۆشتە هەر ئیسفادەی بۆ خۆمان بووە و بۆ قەوم و کەسوشتە خوا ڕستمان بە باسی ئێرم بۆ بکە بزانم چۆن بوو ئەمانەت کردە بە مێو ئەمە لیواجێی قەدیم سۆرەوای هینوشتان داکەین حیوان و مەیوان شیاکەشتا ئیتر کە ئەوانە لاچوو هەر لە خۆمە حاو بەسەر مەوتمە یەکەم بە باخ ئیتر لەژێر دادارم تیانە ئەوانە زووتر نام گەورە بوون وڵای تر ئەمانەشم 3-4 ساڵەتیا پەروەردە کردیوە ساغ بەیاخوا دەست و چاو خۆش بێ باشە فقط تۆ ئەوە هاتوویتە سەرێ یان نا ئەوانەی منم هیچ کەس نییە هەتەنیا منم هیچ یارمەتی دایە هەر خۆت وڵا هەر خۆم ئەوانە کە کوڕ حەچکامێکیان یارمەتیان نەداوم لە حەشتێکیە لەش ساغ بەیاخوا ئێمە هاتوونێتە بەرزترین شوێنی ئەم ئاواییەوانە ئەو کێوە پێمیان وتە بەردە سوور بەردە سوورە بارێکیوە مەسەلەن وڵا بەردەسوور شاخێکی زۆر دیدەنیە و زۆر خۆشە و ساحەتگایەکی زۆر حەسابیە و ئەو وەختە وەلەیتر قدرەتی گەرەکە سەرکەوی بۆ سەر کردنەبی ناتوانانی وڵا خۆ قدرەتی گەرەک بوو بێشمە سەر ئێرەوە وەلەیتر زانیم ئاوا لە دوورە کارەکەی وتم بابم وڵا ئەوە بەردەسوور مەشهورە ئەو شانی سەفەراغایە و ئەو لایتری بەردەکەنووە و ئەمە بە تاقەدار منشورە ئەم پشت ئاواییە و بۆ ئەوە بەکانی نەوت منشورە و تەپەیترە بۆ بەرەوە ئەم میێوانە ئاوی زۆرەوێ نەوەڵا ئەمە تێڕەشەیە ئاوی زۆر ناوێت ئەگەر ترێکی سپی بێت ئەگەر هین بێت ئەگەر ڕاستی بۆ هەر ئاوی نابوو لە چونکە ئالەم کێوایە ئەبێ تاوەکوونی ئەوە میساژ ئاوی گەرەکەوێ پی بە هەروە دووسێ جارێ ئیتر لەوڵاو ئاوی نایە چونکە هاها گردیەتی ئاوە ترەیە ئاوانە ترەیە گردیەتی ئەی ئاوی بارانەکە بەس نییە بووی ناوەڵا بۆ ئیمساڵ بەشی ناکات چونکە هێشتا بەجێی خۆی نەگریە دارەکەی بینەرانی ئازیزم پرۆگرامی ئەمڕۆشم لێرە کۆتایی پێهێنم هیوادارم بە دڵتان بوو بێت زۆر سپاسی خەڵکی کەچەڵمیانەکەم کە بەڕاستی پەمانەوە ماندوو بوون خەڵکێکی زۆر خوێنگەرمی هەیە زۆر غەریب نەوازن زۆر خۆش بەرخوردن و حتمان سەردانی ئێرە بکەن بڕۆم بۆ شاخ و کێوەکانی لە کەش و هەواکەی لەزەت بەرن هیوادارم کە بە دڵتان بوو بێت هەرکەم و
کە کورتیەکی بوو لێمان ببورن ژیانێکی پڕ لە ئەڤین و ئاشتی و ئازادیتان بۆ خوازم تا پرۆگرامێکی تر و گوندێکی تر خواتان لەگەڵ